خاڵێکی تر کە نووسەر ئەڕوات کلیلەکان کلیلی 90 باس دەکات لە کلیلی 90 ئەڵێن لە بابەتە گرنگەکانەوە دەست پێ بکە. ئەمەشێکی تر لە کێشەکانی قوتابیە. دایک و باوک فێریان نەکردین، کەم پیان کردین. مامۆستایانی زۆر جار ئەمانەمانیان پێ بەگوێدا نادا، بەڵام دەبێت مامۆستایان لەمە دووە لە کاتی خوێندن ئەحتیمام بەمانە بدرێت. دەبێت فێری ئەوە بکرێت، قوتابی فێرەوە بکرێت کام بابەتەی زۆر گرنگە زۆر مهمە بەوە دەست پێ بکات، بەشتر لاوەکیەکانەوە دەست پێ نەکات. لە ئەخیرا بابەتە گرنگەکان بمێنێتەوە نەتاقەتی ماوە شەکەتە ماندووە خەوی دێت. ئەمە چیە شتە گرنگەکانی بۆ ئەخیردا ناوە شەویش ئەویش بە پەلە پرۆسکی خوێنێ و لە بەیانی لە امتحانە باش نابێت. لەبەرەوە کات فەوتاندن بە شتەکەم بایەخەکانەوە بۆ تاقیکردنەوە هۆکارە بۆ نمرە نهێنان. لەبەرەوە نووسەر بە تەفسیلی ئەمە باس دەکات چۆن بتوانین گرنگی بەشتا گرنگە زۆر گرنگەکان بدەین کە بۆ امتحان گرنگە و مامۆستا احتیمامی پێدا، کەمتر گرنگی بەو شتانە بدەین کە لە امتحانە کەم دێتەوە و ئەمەش تەلەبا ئەگەر خۆی تۆزێک بیر و هۆشی هەبێ و ڕۆژانە گوێ لە مامۆستا بگرێت تاکیدم شتە گرنگەکانی بۆ دەرەکەوێت.